هەروەک پێشتر ئاماژەمان پێکرد کە پرۆسەی ئاشتی لە تورکیا و بەستنی کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان ئایندەیەکی بەهێزیان دروست کردووە لە نێو تورکیادا کە جێی مشتومڕە لە ئێستادا و ئایندەیە. ئاخۆ ئایندەی پرۆسەی ئاشتی لە تورکیا بەکوێ دەگات؟ ئەمە ئەو پرسیارە جەوهەریەیە کە سەرجەم جیهان و هاوڵاتیانی نێو تورکیاش بە تایبەتی کوردەکان ئەو پرسیارە لە دەسەڵاتداران و لە خۆشیان دەکەن ئاخۆ ئایندیان بەکوێ دەگات. ئێمە کۆی پرۆسەی ئاشتی لە تورکیا، بەستنی کۆنگرە و ئاڵنگارەکانی بەردەمی پرۆسەی ئاشتی، هەموو ئەو بابەتانی کە پەیوەستن بە پرۆسەی ئاشتی تورکیا قسە و باسی لەسەر دەکەین و گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز شوان محەممەد کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان. بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمان ئامادەن. کاک شوان سوپاس بۆ ئامادەبوونت. یعنی بەگشتی ئەمەوێ بزانم پێشبینی بەڕێستان بۆ پرۆسەی ئاشتی لە تورکیا چییە؟ دواتر ڕۆچینە نێو هەندێک وردەکاری بابەتەکەەوە. سڵاو لە بینەرانی بەڕێز، سڵاو لە ئێوە. هەڵبەتە بابەت گەلێکی گرینگە مەسەلەی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و لە تورکیا، پرسێکی پەیوەندیدارە بە هەر چوار پارچەی کوردستان، بە هەموو تاکێکی کورد و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوجار بە هەموو جیهانیش. هەڵبەتە لە 27 شوبات بەڕێز ئۆجەلان پەیامێکی بڵاو کردەوە. لە پەیامەکەیە شتی تازەی ورژان لەوانە دانانی چەک لە بەرامبەر دەوڵەتی تورکیا کە ئەمە پرسێکی تازە بوو، بابەتێکی نوێ بوو لە خەباتی چەکداری لە باکووری کوردستان. ئەم قۆناغە هەڵبەتە لە خۆڕانە هاتووە، پێشینەی هەیە. پێشتر خەباتی دیموکراسی لە باکووری کوردستان هەنگاوی گەورەی نا و ئەمڕۆ گەلەکەمان لە باکوور خاوەنی ڕێژەیەکی زۆر لە ئەندام پەرلەمانەکانی تورکیایە، خاوەنی کۆمەڵێک گروپ و ڕێکخراوی NGOی مەدەنیە و خەباتەکەیان هەنگاوی گەورەی ناوە لە ئاست ڕۆژهەڵات و با بڵێن ناوچەکەیە. بۆیە کاتێکە ئۆجەلان دەرک بە هەنگاوەکانی ئەم خەباتاکە تێدەگات کە ڕووداوەکانی ناوچەکەش وا ئەخوازێ کە گەلەکەی ئێمە و سەرکردایەتی پارتی کرێکاران دەستبەرداری خەباتی چەکداری بێ وەکو یەکێک لە بژاردەکانی خەباتی تازە، خەباتی مەدەنی و دیموکراسی بگرنەبەر. ئێمە وەکو حیزبی زەحمەتکێشان بە تێگەیشتنمان لە ڕووداوە سیاسیەکان، خوێندنەوەمان بۆ پرس و بابەت و خەباتی میلەتەکەمان لە باکووری کوردستان لەوە تێگەیشتین کە ئەمە بابەتێکی گرینگە، بۆیە یەکسەر پشتگیری خۆمان بۆ تەواوی پرۆسەکە دەربڕی و پێمان وابوو ئەمە ئەکرێ ملەتی ئێمە گەلی ئێمە لە باکووری کوردستان سوود لەم دەرفەتە وەربگرێ و هەنگاوی گەورە بچینە پێش. زۆر باشە. کەواتە ئەگەر سوودێکی هەبێت و هەنگاوێک بێت بۆ بەرەو پێشچوون، پێتان وایە پارتی کرێکارانی کوردستان بەو ساناییە دەستبەرداری چەک ببێت کە ساڵانێکی زۆرە خەبات بە چەکەکات؟ ئەبێگومان دەست هەڵگرتن لە خەباتی چەکداری خەباتێکی تازەیە، خەباتە دەرئەنجامی خەباتی چەکداری ئەمە دروست بوو. واتە کە ئێستا سەرکردایەتی پارتی کرێکاران بیر لە واکاتەوە یان بڕیاری داوە کە خەباتی چەکداری ڕابگرێ، ئەمە خۆی دەرئەنجامی خەباتی 40 ساڵەی ئەم حزبە و ئەم گەلەیە لە باکووری کوردستان. بۆیە پێمان وایە بەڵێ شتێکی تازە هاتوۆتە پێشەوە. قۆناغەکە ئاڵوگۆڕە ناوچەیی و جیهانیەکان ئەخوازێت ملەتی ئێمە ئەم ڕێگایە تاقیب بکاتەوە. ئەگەرچی لە ڕابردووش هەڵگرتنی چاک و شەڕ بەرامبەر دەوڵەتی تورکیا بێگومان لە ناچاری بوو لە دوای ئەوەی کە تەواو دەوڵەتی تورکیا خوێندنەوەی نەبوو یان بڕوای بە هیچ خەبات و هیچ با بڵێن بەندێک لە مافی گەلی کورد یان نکۆڵی 100% دەکرد، پێویست بوو خەباتی چەکداری بکەن. بەڵام لە ئێستادا لە تورکیاش گۆڕانکاری بووە و لە ناوچەکەش گۆڕانکاری بووە. ئێستا دوای ئەوەی کە ملەتی ئێمە خۆی ناسی لە باکووری کوردستان، خەباتی مەدەنی دەست پێ کردووە و خەباتی مەدەنی چۆتە پێش. لەبەرەوە ئێستا گرینگە ئەم قۆناغە تاقی بکرێتەوە وەکو بژاردەیەکی تێکۆشان کە ئێمە بۆ خۆمان پێمان وایە کە لە ئێستادا هەنگاوێکی تازەیە، هەنگاوێکی بیوێرانەشە، هەنگاوێکە کە
خزمەت بە ملەتی ئێمە لە باکووری کوردستانەکە. زۆر باشە کەواتە هەموو هەنگاوێک پێویستی بە چەند میکانیزمێک هەیە بۆ جێبەجێکردنی ئەو هەنگاو و ئەو بەرنامەی کە لە ئایندەدا بڕیارە ئەنجام بدرێت. منەمەوێ بزانم چی میکانیزمێک گونجاوە بۆ دانانی چەک یاخود بەدیلەکەی چی بێ باشترە؟ یەکەم بەڵێ بەدیلەکەی خەباتی مەدەنیە خۆشیان لە ڕاگەیاندراوی خۆیان ئەڵێن ئێمە چەکدا ئەنین لە پێناو ئەوەی کە بە خەباتی مەدەنی مافەکانمان بەدەست پێێنین. ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم ئەوەیە کە لە ڕاستیە کەمتر ینی چاوەڕوانی ئەوواکرا بە خەباتی عسکەری مافەکان بەدەست بێت چونکە نابەرامبەرێکی زۆر هەبوو لە ئاستی توانا و با بڵێن تەکنەلۆژیای شەڕ لەبەرەوە ئەمە بەشێک بوو. بەشەکەی تر ئەوەیە کە ئەگەر لە کاتێکە خەباتی چەکداریان دەست پێ کرد هیچ دەرفەتێک نەبوو بۆ خەباتی مەدەنی هیچ خوێندنەوەیەک بۆ بوونی کورد لە باکووری کوردستان نەبوو بۆ ئەوەی بەگەلانی ناوچەکە بە دەوڵەتی تورکیا بە هەموو دنیا بسەلمێنن کە کورد بوونی هەیە دەبوایە خەباتی چەکداری بکەن. لە ئێستاە ئەم خەباتە پێویستی و زەرورێتی وەکو پێویست نەماوە. خەباتی مەدەنی مەجای تایە ملەتی ئێمە وشار بۆتەوە چونکە کاتێ پەکەکە دەستی بە خەباتی چەکداری کرد ڕێژەیەکی زۆر کەم خەڵک خۆی ئەناسی وەکو کورد. بەڵام ئێستا لە باکووری کوردستان بینیمان بە تایبەت لە هەڵبژاردنەکانی ئەم دواییە لە تەواوی جوگرافیای کوردستان شارەوانەکان بەدەست کوردەوە بوو کەواتە کورد وشیاری تەواوی هەیە. ڕەنگە پێویستی بە خەباتی چەکداری نەبێ بەقەدەوەی ئەتوانێت بە خەباتێکی مەدەنی سیاسی دیموکراسی جەماوەری مافەکانی بەدەست بێنێت. زۆر باشە کاکشوان هەمیشە لە کوردەواریا وترا و چەپڵە بەدەستێک لێ نایرێ. ئاخۆ ئەم داواکاریانەی تورکیا قورس نییە بۆ پارتی کرێکارانی کوردستان لە بەرامبەریشا تورکیا بێت چه هەنگاوێک بنێتە بەر بۆ ئەوەی کە پرۆسەکە بە سەرکەوتووی ئەنجام بدرێت و پرۆسەیەکی ئاشتی گشتگیر بێ لە نێو وڵاتەکەیە. هەموو لایەک ئەو ڕاستیە دەزانین ئێستا تۆپ لە ساحەی دەوڵەتی تورکیایە و پێویستە دەوڵەتی تورکیا لە ڕووی دەستوری و یاساییەوە هەندێک ئاڵوگۆڕ لە دەستور بکە هەندێک ئاڵوگۆڕ لە لێدوان و کردارەکانی بکە بەرامبەر پرۆسەکە. ئێستا دوای ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو وەک لە ئەلام بڵاو کرایەوە کە سەرکردایەتی پەکەکە لە با بڵێن لە 5 تا 7 مانگ کۆنگرەی خۆیان بەستووە و بڕیاری سەرۆک ئۆجەلانیان جێبەجێ کردووە و بڕیاریان داوە کە خەباتی چەکداری ڕابگرن. لێرە بە دواوە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە دەوڵەتی تورکیا یەکەم لە لاو پەرلەمانەوە هەنگاو بنێت بە چەند خاڵێک لە دەستورە هەن کە چەند مادەیەکن کە نکۆڵی لە بوونی هەر خەڵکێکی تر لە تورکیا ئەکەن یەک نەتەوە یەک دەوڵەت ئەوە دەبێت دەستکاری بکرێ و دەبێت مرونێتی باشتر بنوێنن لە بەرامبەر ئەم هەنگاوی پەکەکە چونکە ئەمە پەکەکە نێتی خۆی ئاشکرا کرد کە لەگەڵ ئاشتیە لەگەڵ گەڕانەوەیە بۆ پرسی کورد بە ڕێگاچارەی گفتوگۆ و دیموکراسی. زۆر باشە کاکشان باسی خەباتی پەرلەمانت کرد لە نێو تورکیادا لە پەرلەماندا ئەگەری ئەوە ماوە دەرفەتی ئەوە ماوە دیموکراسیەتی ئەوە هەیە کە خەباتێکی دیموکراسیانە لە نێو پەرلەمانی تورکیادا پارتی کرێکارانی کوردستان ئەنجامی بات. بێگومان بەناو پارتی کرێکارانی کوردستانەوە نا بەڵام ئێستا دەزانین لە باکووری کوردستان کۆمەڵی حزبی کوردستانی هەن ئەوانە با بڵێن پارتی دەم پارتی هەیە کە بەشێکی زۆر نوێنەرایەتی هەموو کوردی باکوورەکە و ڕێژەیەکی زۆر ئەندام پەرلەمانیان هەیە. بۆیە ئەم تەجروبەیە لە ڕابردوو بینراوە ینی پێشتر ڕاستە هێشتان دەوڵەتی تورکیا بە ڕێژەیەکی کەم چۆتە پێشەوە بەڵام بۆ ئەوەی هیچ حجەیەک بەدەست تورکیاوە نەمێنێ ئێستا ئەمان بڕیاری خۆیان داوە لە داهاتوو ئەوە تورکایە دەبێت قەرار بدا کە چی ئەکا چی ناکە و هەموو لایەکش دەبێت چاوەڕوانی ڕۆژانی داهاتوو بکەین لەبەرەوەی بە تاکید ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵی گۆڕانکاریە تێپەڕی و تێدەپەڕێت ینی جێبەجێ بووە و لە داهاتووش گۆڕانکاری تر دێتە پێشەوە بینیمان ینی با بڵێن مستەوای هێزەکان لە ناوچەکە گۆڕانکاری گەورەی بەسەرهات ئەوە لەلایەک بەرەی مقاومە بینیمان چیان بەسەرهات ئێران ئێستا خڕکراوەتەوە لە ناو ئێرانە سووریا گۆڕانکاری تێکەوت تورکیا
ئەمە دەبینێت دەزانێت و ئاستی مەسلەی پرسی کوردیش لە ئاستی جیهان باڵا بووە واتە لەوە دەرچووە تورکیا بتوانێت نکۆڵی لە بوونی کورد لە باکووری کوردستان بکات بۆیە ئێستا دەرفەتێک هەیە ئەو دەرفەتە ئەگەر کەمیش بێ بەڕێی ئێمە کورد دەبێت دەستی پێوە بگرێت چونکە تەجروبەیەکی زۆر دوور درێژمان لە مەسلەی شەڕ هەیە شەڕ هەمیشە ماڵوێرانی بۆ ئێمە هێناوە لەبەرەوە ئەگەر لە 5 دەرفەت هەبێ بۆ ئاشتی ئەوە دەبێت لە 95 شەڕ بکەینە زۆربەی چاودێرانی سیاسی و زۆربەی هاوڵاتیانی تورکیا و زۆربەی لایەنە سیاسیەکان بە دەرفەتێکی مێژووی گەورەی بینن بەڕێستان بۆچی بە دەرفەتێکی کەم و لە 5 دەیبینن کە لە کاتێکە زۆربەی هاوڵاتیانی تورکیا و وەکو ئاماژەم پێدا چاودێرانی سیاسی بە دەرفەتێکی گەورەیە بینن ئەمە هەنگاوێکی گەورەیە لە دوای دابڕانێکی زۆر من وەکو نمونە ڕێژەکەم هێنایەوە ڕەنگە دقیق نەبم لەوەی کە ینی بزەبت پێم وا بێ 95 بەرامبەر بە 5 بەڵام من وەکو نمونە هێناموتم ئەگەر لە 5 دەرفەت هەبێ دەبێت دەستی پێوە بگرین بێگومان ئێمە پێمان وایە ڕێژەکە لەوە بەرزترە دەرفەتەکە هەر بەبوونی ئەوەی کە با بڵێن مخاتبەی ئۆجەلان لە زیندانەوە کرا و بەبوونی ئەوەی کە لە سەرزاری سەرۆک کۆمار لە سەرزاری گەورە سەرکردەکانی نەتەوە پەرست وەکو دەوڵەت باخچەلی کە دان بەوایانێن کە کورد لە باکووری کوردستان لە تورکیا کوردبوونی هەیە برای ئێمە دەبێ ئێمە ڕێز لەو برایەتیە بگرین و ئەمە بۆ خۆی دەرفەتێکی تازەیە ئەگەر تاکتیکیش بێت ئەگەر لە حاڵێکە خوا نەخواستە ئەمە تاکتیکیش بێ لە بەرامبەر کورد دەوڵەتی تورکیا بەکاری بێنێ هەر بۆ خۆی دەرفەتە ئێمە بە دەرفەتێ بینی زۆر باشە پارتی کرێکارانی کوردستان کۆنگرەی خۆی ئەنجامدا وەکو خۆیان دەڵێن وەکو نیە سپاچیەک بۆ ئەوەی کە پرۆسەی ئاشتی سەرکەوتوو بێت وەکو وەڵامدانەوەیکیش بۆ ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان کە لە زیندانەوە ئەم پەیامی ناردبوو کە کۆنگرەی خۆیان بەستن هیچ ڕاگەیەنراوێک لە کۆنگرەکەەوە نەبوو پێتان وایە ڕاگەیەنراوەکەیان چی دەبێت لە کاتێکا کە حکوومەتی تورکیا ئێستا چاوەڕێتی ئەم پرۆسەیە بە معلومی جەنابتان بە دوو ئاراستاڕۆ ئاراستەیە کە لەسەر ئیعلامە ئاشکرایە و خەڵکی بینێ ئاراستەیەکی تریش کە زۆر تایبەتە لە پشتی پەردەوە گوزەرێ ئێمە پێمان وایە سەرکردایەتی پەکەکە ڕێگای ڕاستی هەڵبژارد کۆنگرەکەی کرد وڵامی دایەوە ئێمە پێمان وایە ئەوەی لە پشتی پەردەوە ئەگوزارێ زیاترە ئەوەی کە لە ئیعلامایە و تەجروبەی مفەوەزات و گفتوگۆکان لە ڕابردوو بە درێژایی مێژوو ئەو ڕاستیەی سەلماندووە ناکرێ هەنگاوەکان هەمووی وەکو خۆی بڵاو کرێتەوە چونکە هیچ پرۆسەیەک نییە لە دنیاە نەیاری نەبێ هەروەکو لە تەجروبەکانی کوردستانی باشوورش بینیمان لە ساڵی 1970 سەرکردایەتی یەکێتی پرۆسەیەکی گرنگی دانووسانی ئەنجامدا بەڵام لەبەرەوەی کەشف بوو تورکیا تەداخولی تیا کرد ئەو ئێستا یاداشتەکان بۆمانە جێڕێتنەوە کە لێ نەگەڕان سەر بگرێ بۆیە من پێم وایە ئێمە پێمان وایە ئەم پرۆسەیەش بێگومان بێ نەیار نییە بۆ ئەوەی ڕاستەڕێی خۆی بگرێ قۆناغەکانی هەنگاو بە هەنگاو بچێتە پێش باشتر وایە کەمتر لە ئیعلام باز بکرێ کەمتر خورد بکرێتەوە بۆ ئەوەی کێشەی بۆ دروست نەبێ من لەم ڕوانگەیە وای ئەبینم وەڵا لە ڕاستیە باسی مێژووت کرد کاکشوان من مەبەستم نەبوو لەم بەرنامەیەدا ڕۆبچمە ناوردەکارەکانی مێژوو باسی هەندێک بابەتی مێژووی بکەم بەڵام بەڕێزت پەلکێشی بابەتەکەت کردم با ئەو بکەم بە پرسیارێکاخۆ ڕۆڵی لایەنە کوردستانەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەست درێژکردن بۆ ئاشتی و ئاشتەوایی و یەکخستنی لایەنە ناکۆکەکان لە پارچەکانی تری کوردستانە چۆن ئەبینم لە ڕابردوو لە ئێستاشە بەڵێ بێگومان هەر چوار پارچەی کوردستان بە جۆرێک تەواوکەری یەکن ئەم پرۆسەیە کە ئەم جارە لە نێوان پەکەکە و با بڵێن تورکیا دەستی پێکرد ئاستی تێگەشتن و هاوکاری لایەنە سیاسیەکان لە ئاستێکی زۆر بەرزا بوو تێگەشتنێکی زۆر معقول بوو و تێگەشتنێکی نیشتیمانیانەش بوو و من پێم وایە ئەگەر ئەمە بکرێ هەنگاوی گەورە ئەچینە پێش لە بەرامبەر پارچەکان تریش و من پێم وایە سەرکردایەتی یەکێتی و سەرکردایەتی پارتی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان حکومڕانی هەرێمی کوردستانیشەکەن ڕۆڵی ئەوان گرینگە هاوکاری ئەوان بۆ پرۆسەکە گرینگە و بینیشمان سەرکردایەتی دانووسانکاری
کورد لە باکووری کوردستان هاتنە باشوور و لەگەڵ سەرکردایەتی حزبەکان کۆبوونەوە و ڕاو ئاراستە و بیرکردنەوە و هەنگاوەکانیان ڕوون کردەوە و ڕێی بەرامبەرەکانیشان وەرگرت. ئەمە هەنگاوێکی تازە بوو. من پێم وایە ئێمە لە داهاتوو بۆ پارچەکان تریش ئەمە بگرینە بەر بە ڕێگای دیموکراسیانە، بە ڕێگای ئاشتیانە، بە ڕێگای گفتوگۆ هەنگاو بە هەنگاو بچینە پێش، چونکە ئێمە لە پارچەکانی تریش ئەم کێشەیە هەر بە بەردەوامی هەیە لە ڕۆژهەڵات، لە باشوور، لە باکوور، لە ڕۆژئاوا هێشتان خەباتی میلەتی ئێمە لە هیچ پارچەیەک بە سربەخۆی خۆی نەگەیشتووە، هەر هەمووی پێویستی بە هاوکاری یەکتری هەیە. زۆر باشە. ئەو وەفدە سەردانی بەڕێستانی کرد وەکو مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان. بەڵێ سەردانی ئێمە زۆر باشە. بە چ دەرەنجامێک گەیشتن، چ پێشبینی و چ پێشنیازێکتان هەبوو بۆ وەفدەکە بۆ ئەم پرۆسە گەورەیە کە پرۆسەی ئاشتی لە تورکیایە و چ ڕاگۆڕینەوەیەکیان لەگەڵ بەڕێستان حزبی زەحمەتکێشان بەڵێ ئێمە ئەوان ڕوونکردنەوەیان لەسەر قۆناغەکانی پرۆسەکەدا. ئێمە وەکو حزبی زەحمەتکێشان چ لە ڕابردوو چ لە ئێستا و لە داهاتووش هەروە دەبین پاڵپشتی و پشتیوانی تەواوی پارچەکانی کوردستان دەکەین و لە دوای لێدوانی یان لە دوای ڕووداوی 27 شوبات کە ئەکرێ بە قۆناغێکی نوێ دابدرێ پەیامی بەڕێز ئۆجەلان بڵاو کرایەوە. ئێمە لە ئاستی مەکتەبی سیاسی بەیاننامەی پشتگیریمان لە پرۆسەکە دەرکرد و لە داهاتوش بێگومان هەر ئەرکێک لە ئاستی نیشتیمانی بە ئێمە بسپێردرێ یان بە ئێمە بکرێ بێگومان درێغی ناکەین. زۆر باشە. بابینەوە سەر بابەتی بەستنی کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان و ئەو لێکەوتە و دەرەنجامانەی کە لە ئەنجامی ئەو کۆنگرەیەوە لی چاوەڕێیەکرێ هەم لە ناوخۆ هەم لە ناوچەکە و جیهانیش. یعنی پێتان وایە کە پارتی کرێکارانی کوردستان بە هەندێک مەرجی قورس و گەورەی تورکیا ڕازی بێ لە نێویاندا باسی چەکدانانمان کرد. کێشێ لە مەرجەکانی کەش خۆ هەڵوەشانەوەی پارتی کرێکارانی کوردستان کە پێ ئەچێ لە دەرەنجامی ئەم کۆنگرەوەی ئەنجام درێت. ئەوەی ئێمە لە قۆناغەکانی ڕابردوو بینیمان لە وڵامی داخوازیەکانی بەڕێز ئۆجەلان سەرکردایەتی پەکەکە بە بەیاننامەی ڕەسمی وتیان ئۆجەلان مخاتبی ئێمەیە و ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردووش باس کرا و بڵاو کرایەوە لە ئیعلامە ئەوەی وەکو تریش لە دیدارە تایبەتەکان بۆ خۆمان لەگەڵ هەواڵان بینیومانن ئەوەیە کە بەڵێ دەستنە پێش لە هەموو هەنگاوەکان درێغی ناکەن و هیچ با بڵێن حجەیەک بۆ دەوڵەتی تورکیا ناهێڵنەوە و لە بابەتی نێودەوڵەتیش بینیتان لە ئیعلام لە ئاستی نەتەوەیە گرتوەکان لە ئاستی وڵاتانی زلهێز خاوەن بڕیار پێشوازی لە بڕیارەکانی سەرکردایەتی پەکەکە کرا. ئەمە بۆ خۆی دڵخۆشکەرە. زۆر باشە. کەواتە هەریچێکیان دەڵێن تاکلایەن ئەم پرۆسەیە ئەنجام نادرێت. من مەبەستمە بزانم ئێستا لەم کاتەدا چێ کەمتەر خەمە، چێ هەنگاوی ناوە و چێ هەنگاوێت چۆتە دواوە. تا ئێستا زووە بڵێن چێ کەمتەر خەمە، بەڵام ئەوەی من ئەیبینم سەرکردایەتی کورد یان با بڵێن پارتی کرێکاران بە پەیامەکانی بەڕێز ئۆجەلانیشەوە هیچ کەم تەرخەمەیەکی تیان نابینم و لە سەرەتا شاوتم ئێستا تۆب لە ساحەی دەوڵەتی تورکیایە دەبێت دەوڵەتی تورکیا وڵام دەرەوەی ئەم پەیامانەی سەرکردایەتی پەکەکە بێ و قۆناغ بە قۆناغ بچنە پێش بە تایبەتیش یعنی لە با بڵێن لە ئاستی ئەوەی کە بواری چەکداری قۆناغی یەکەم ڕابگرێت چونکە تا ئێستاش دەوڵەتی تورکیا هەر لێرە و لەوێ مەسایلی چەک بەکاردێنێ هەرچەندە سەرکردایەتی پەکەکە تاگلایەنە پرۆسەی شەڕ و ئاگربەستی ڕاگەیان بەڵام تا ئێستا تورکیا لە ئاستی پێویستان نییە بۆیە چاوەڕوانەکرێت لە ئاستی پێویست بێ لە قۆناغەکانی داهاتوو چونکە ئەگەر بەنسبەت کورد پرۆسەی ئاشتی گرینگە و بەنسبەت دەوڵەتی تورکیاش پرۆسەکە گرینگە چونکە تورکیاش حساباتی خۆی هەیە ئیمکانێتێکی مادی گەورە لە پرۆسەکەی سەرفەکە جگەلەوە تورکیا دەوڵەتێکی گرنگی ناوچەکەیە تێدەگات ئاڵوگۆڕەکانی ناوچەکە ئەگەر ئەویش دەست و پەنجەی خۆی لەگەڵ نەرمنەکە ڕەنگە ئەویش ببێتە بابەتێک کە دوجار لەسەر ساحەی سیاسی ئەو وجود و تاواجودیان نەمێنێ چونکە وەکو باسیشم کرد پرسی کورد ئمڕۆ لە پرسێکی ناوخۆیی دەرچووە گەورە بووە پرسێکی نێودەوڵەتیە و دەبینین دنیای دەرەوە نەتەوەیە گرتوەکان بەلایەنەوە گرینگە بۆیە ئێمە پێمان وایە دەبێ ئەگەر چی لێرە و لەوێ وتاری جۆرێک با بڵێن
نەتەوایانش بڵاوەکەنەوە ئەمە پێمان وایە و بشتی ئیعلامیە بۆ تەهیەکردنی شۆڤێنی و نەتەوە پەرستەکانە بەڵام ئەوەی ئەیبینین ئێستا لە باری کردداری نا بەس لە باری قسەکردنە دەسەڵاتدارانی تورکیاش هەنگاویان ناوە بۆ پرۆسەکە هەر ئامادەکردنی پرۆسەکە و با بڵێن گفتوگۆکان لەگەڵ بەڕێز ئۆجەلان و شاندەکان و دیدارەکان دەلالەت لەوادا کە تورکیاش دەیەوێ هەنگاو بچێتە پێش. کەواتەم هەنگاوانەی تورکیا بە هەنگاوێکی دڵخۆشکەرە بینن بە هەنگاوێکە بینن لە بەرامبەر ئەو هەنگاوانەی کە پارتی کرێکارانی کوردستان ناوێتی. بەڵێ هەنگاوەکان دڵخۆشکەری تایە ینی هەمووی هەر ڕەشببینی نییە هەنگاوەکان دڵخۆشکەری تایە بەڵێ زۆر باشە باسی بەکارێنانی چەکت کرد ینی بەکارێنانی چەک و ڕانەگرتنی هێرش و بردومانەکان کە لە ماوەی چەند ڕۆژێکە زیاد لە 1000 هێرش و پەلاماری چەکداری هەبووە لە ناو خاکی عێراقدا لە زاب لە چەند شوێنێکی دیکە وەکو پارتی کرێکارانی کوردستان ڕایەگەێنن کە چەند جارێکیان بە چەکی قەدەغەکرا و هێرشکراوەتە سەر پارتی کرێکارانی کوردستان و تاکلایەنە پارتی کرێکارانی کوردستان هێرشەکانیان ڕاگرتووە و ئەگەر باسییان ڕاگەیاندووە ئەمە زیان ناگەێنێ بە کۆی پرۆسەکە بەردەوامبوونی ئەم پرۆسە چەکداریانە پرۆسە گەورەکە ڕناگرێت کە پرۆسی ئاشتیە ئەکرێ بڵێن ئەمانە لایەنی سلبی پرۆسەکەیە و بێگومان کوردیش وەکو ئەڵێ ئاڵای سپی هەڵ ناکات ئەگەر ئەم پرۆسانە بەردەوام بێ سەرنەکەوتنی پرۆسەکەش لە ئایندا ئەکەوێتە ئەستۆی ئەو لایەنەی کە ڕناوەستێ ئەکەوێتە ئەستۆی ئەو لایەنەی کە شەڕ ڕناگرێ ئەمەش بۆ خۆی مەسوولیاتێکی گەورەیە لە داهاتوو ئەکەوێتە ئەستۆی دەوڵەتی تورکیا بۆیە ئێمە پێمان وایە بەڵێ ئەمە لایەنی سلبی پرۆسەکەیە ئەگەر بەردەوام بێ یارمەتی سەرخستنی نادات. بەرپرسیارەتی حکوومەتی تورکیا چیە لەم کاتە هەستیارەیە؟ بەرپرسیارەتی حکوومەتی تورکیا ئەوەیە لە بابی دەستوریەوە هەندێک هەنگاو بنێت چونکە چەند مادەیەک لە دەستوری تورکیا هەیە کە با بڵێن هیچ بوونیەکی کورد ناسەلمێنێت کە دەبێت ئەم دەستورە یەک دەوڵەت یەکنەتەوە نەمێنێت ئەمە بەڵێنی شانداوە بە پێی قسەی وەفدەکان بێکە سەرانی دەوڵەتی تورکیا بەڵێنی ئەویان داوە کە ئەمە لابەرن لە دەستور ئەمە یەک بەرپرسیارەتی دووەم ئەوەیە کە ئەوەی باست کرد شەڕ و هێرشەکان ڕابگرێ بەرپرسیارەتی تورکیا ئەوەیە کە ئامادەکاری زیاتر بک بۆ سەرخستنی پرۆسەکە زۆر باشە ئامادەکاریەک پارتی کرێکارانی کوردستان و کورد قایلەکە لەم قۆناغەیە چه ئامادەکاریەک بکرێت لە جێی خواست و داواکاریەکانی پارتی کرێکارانە بێ بەپێی پێشبینی بەڕێستان. من لە ئاهەنگی نەورۆز لە ئامەد بووم لە مەراسیمەکانە بەشداری زۆر لە کۆڕ و کۆبنەوەکانی سەرکردایەتی دەم پارتی بووم قۆناغی یەکەم ئەوان پێیان وایە هادکردنەوەی ڕەوشی سەربازیە قۆناغی دووەم دەستکاریکردنی دەستورە کورد پێی وایە لە قۆناغیەکانی داهاتوو دەبێ دەوڵەتی تورکیا دەست بۆ دەستوربەرێ نێتپاچی خۆی لەوێەوە دەست پێ بکات چونکە خۆمانەزان دەوڵەتی تورکیا دەوڵەتێکە پابندە بە هەندێک بنەمای دەستوری و یاساکانەوە لەبەرەوە گرینگە دەست بەرێ بۆ ئەو مادانەی کە نکۆڵی لە بوونی کوردەکە لەوێ. زۆر باشە دەست دەبا بۆ دەستور یاخود ئەمە تەنها خەونێکە یاخود تەنها ئەمەلێکە لەلایەن کوردەوە چونکە وەکو خۆتان نەزانن کە لە ماوەکانی ڕابردووە ڕایانگەیان لەم پرۆسەیەدا دەستکاری دەستور ناکرێ. لە سەرجەم پرۆسەکە سەرکەوتن و سەرنەکەوتنی پەیوەندیدارە بە دەوڵەتی تورکیاوە لەم قۆناغا ئەمە یەک دوو ئەگەر نێتیان نەبێ پرۆسەکە بە پرۆسەیەکی تاکتیکی بێ وەگەوەی خەڵکانێک ئەیڵێن فعلەن ئەو کاتە پرۆسەکە سەر ناگرێ وەک چەندین فۆزاتی ترکە لە ڕابردوو کراوە بۆیە هەر ئەوەیە کە دەبێ دەست بەرن بۆ هەموو ئەو بابەتگەلەی کە ڕێگرە لە پێش سەرخستنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان. زۆر باشە پشتگیری لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا تا چەندە فاکتەرێکی بەهێزە بۆ بەرەو پێشوونی پرۆسەی ئاشتی لە نێو تورکیادا و تا چەندە دەستێکی بەهێزە بۆ دەستڕاکێشانی پرۆسەی ئاشتی و گشتگیربوونی پرۆسەکە لە نێو تورکیادا. لە تورکیا ئێمە دەزانین جەهەپە با بڵێن باڵی ئەساسی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتی تورکیایە خۆشبەختانە کورد لە ماوەی ڕابردوو پەیوەندیەکی باشیان لەگە جەهاپە هەبوو هەر وەکو بینیمان لە سەرخستنی
ئەکرەم ئیمام ئۆغڵو لە گەورە شارەوانی ئەستەمبول کورد دەنگی پێداوە کەواتە عیلاقاتیان لەگەڵ ئۆپۆزیسیۆن باشە. ئەمە یەک دوو لە پرۆسەیەکی وا گەورەدا ڕۆڵی تاکیش گرنگە نەک هەر حزبێکی سیاسی. ئێستا لە باکووری کوردستان و لە تورکیا دەبیندرێت ینی دەبیندرێت ئەو ئامادەکاریانە دەبیندرێت. ئەم ساڵ ئێمە لە ئامەد بووین با بڵێن ئاهەنگی گەورەی نەورۆز لەوێ کە کرایەوە ئێمە بینیمان ینی ئەو دەسەڵاتە توندڕەوەی تورکیا کە لە ساڵانی ڕابردوو ئەی کرد لە بەرامبەر ئاهەنگەکان ئەم ساڵ نەیە کرد بەڕاستی ینی کەمتری کردبەوە. بۆیە جۆرێک لە دەرفەت هەیە ئێمە پێمان وایە لەگەڵی بڕوا کورد و سەرکردایەتی کورد و پەکەکە بە تایبەتی لەگەڵیا بڕوە تا ئەو وێزگانەی کە ئەگەن بە بنبەست مقەسر نەبن و هەموو ئەرچی خۆیان جێبەجێکەن لە بەرامبەر پرۆسەی ئاشتی لە چۆ پەکی کەوت بەرپرسیارەتەکە بەرپرسیاری کورد نەبێ بەرپرسیارەتی دەوڵەتی تورکیا بێ و بۆ ڕای گشتیش بڵاو بکرێتەوە. ئەمە زۆر گرینگە. زۆر باشە. هەم کۆمەڵێک پشتگیری لە ناوخۆی تورکیادا دروست بوو بۆ ئەوەی کە پرۆسەکە بەرەو پێش بڕات و وەکو خوێندنەوەکان دەکرێت چەندین فشاری نێودەوڵەتی شەبووە بۆ ئەوەی کاریگەری بخەنە سەر تورکیا بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی بە تایبەتی لە تورکیاوە بە گشتگیرتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرەو پێش بڕوات و ببێ بە پرۆسەیەکی سەرکەوتو و گشتگیر. یعنی تا چەندە فشارە نێودەوڵەتیەکان کاریگەریان هەبووە لەسەر حکوومەتی تورکیا بۆ ئەوەی کە کورد کیانێکی سربەخۆ و کیانێکی شیاوی هەبێت. لە ڕاستیە هەموو ئەوانە گرنگن. نەتیجەی با بڵێن کاتێکە سەرکردایەتی کورد یان بەڕێز ئۆجەلان پەیامەکەی ڕاگەیاند کاردانەوەکان زۆر گرنگ بوون. ئەوە نیشانەی ئەوەیە کە ڕاستەوخۆ تەسیرێکی یەکجار گرنگی لەسەر مەسلەی پرۆسەکە هەیە. بینیمان لە قۆناغی ڕابردوو تورکیا زۆری زەرەر کرد لەوەی کە لە شەڕی کوردایە و لە بەرامبەر ئیتحادی ئەوروپی باجی زۆری دالەوەی لە شەڕی کوردایە و ئێستاش ئەم با بڵێن ئەم تەوەجوها لە ئاستی نێودەوڵەتی هەیە و لە دوایی جار لەسەر زیندانیەکانی باکووری کوردستان ئیتحاد ئەوروپی محکەمە ئیتحادی ئەوروپی کۆمەڵی قەراراتی دا ینی بە قەراری دا کە ئەڵێ دەبێ ئەو زیندانیانە هەموو ئازاد بکرێن لە ڕووی قانونیەوە هیچ یاسایەک تەحملی ئەم بەرپرسیارەتێ ناکات تورکیا نەبێ. بۆیە فشارەکان لەسەر تورکیا گرینگە هەبن لە داهاتوش زیاتر هەبن و ئەوەش دەبینین یعنی سەرکردایەتی پەکەکە لە ئاستی وەکو ئەڵێ لە ئەوروپا و دنیای دەرەوە چالاکی گەورە ئەکەن ئێستا هەمووی بە ئاراستەی ئەوەیە کە پرۆسی ئاشتی سەر بکەوێت. زۆر باشە. بۆیە بە تاکید بە دڵنیاییەوە کورد و پارتی کرێکارانی کوردستان ئەمەیان نەکردبوو بە مەرجی پێشوەختەی خۆیان بۆ ئەوەی کە زیندانەکان ئازاد بکرێت. لە نێویشاندا چەند جارێک ڕاگەیەنرا و ڕاگەیەنراوە چەند ئاماژەیەکی ناڕاستەوخۆ هەبوو بۆ ئازادکردنی هەندێک لە زیندانیەکان بە تایبەتی کەسانێکی وەکو سەلاحەدین دەمیرتاش. یعنی بەڵام هیچ دەنجێک نەبووەوە هیچ هەنگاوێکی کردداری بۆ ئەو بابەتە نەنراوە. لە سەرەتاوە لەم پرۆسەیەدا ڕێیەکی کوردی هەبوو کە کورد با بڵێن خاڵی قورس دانەنا لەگەڵ ڕووداوەکان بڕاتە پێش چونکە ئەگەر با بڵێن بیکەنە خاڵی با بڵێن قەتحی بڵێن ئەگەر فلان و فلان بەرنەبێ ئێمە ناینە پێشەوە ئەوە لە ئیستاوە ڕەنگێک پرۆسەکە کۆتایی پێبێ. بۆیە نێتی ئەم جارە با بڵێن ئاراستەی ئیشەکان لەم جارەیە ئەوەیە کە هیچ خاڵێکی قورس دانەندرێ تاکو ئەوە دەست بە بەرێواچێت چونکە پێیان وایە تا ئێستا دەست بە بەرێواچێ لەبەرەوە هیچ خاڵێک نەکراوەتە خاڵی کۆتایی بۆ پرۆسەکە. لە قەنەعەتەکانیان ئەوەیە من لەگەڵ سەرکردایەتی دەمپارتی لە ئامەد قسەمان کرد لە گفتوگۆکانە ئەوان وتیان ئێمە قەنەعەتمان وایە لە چۆ گیر بوو بەجێیەکی ترا بڕۆین لە چ بابەتێک گەشتنە کۆتایی لەوێ ڕایگرین لە بابەت گەلی تر دەست پێ بکەین واتە خاڵە هاوبەشەکان گرینگە جارێ لە قۆناغی یەکەم خاڵە هاوبەشەکان پێکەوە ئیدارە بدەین لە چۆ خاڵی ناکۆکمان هەبوو بیهێلینەوە بۆ دوجار یعنی بۆ ئەوی بتوانین تەهیەی نەفسی هەردوو پێکاتە دروست بێت تەهیەی سیاسی دروست بێ کەشوهەوایەکی نێودەوڵەتیشی بۆ بڕەخسێنین بۆی بتوانین ئەم جارە
لانی کەم پرۆسەکە بەرینە پێشەوە. زۆر باشە لە دوای دروستبوونی ئەم هەنگاوە باشەوە ئەم ئاراستە باشە ئەم ئاسۆ گەشە کە بۆ کورد لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە دروست بوو بە تایبەتی لە تورکیا و لە پارچەکانی تری وەکو سووریادا کورد چی بکە بۆ ئایندا کورد بە چه هەنگاوێکەوە بێتە پێشەوە کورد پلانی چی بێت ئێوەکو لایەنە کوردیەکان پێشنیازتان چی بوو یعنی کورد بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان چه هەنگاوێک بنێت شیاوە لەگەڵ ئەم خۆناغی ئێستەیە؟ طبعاً قسەیەکی بابەتیگەلی ئەم بابەتە هەیە ئەڵێ تەجروبەکان زەخیرەیەکی گەورن بۆ کورد. من نمونەیەک دێنمەوە لە هیچ مفاوزات و گفتوگۆیەکە کورد وەکو ئێستا مەکانە و شانسی باش نەبووە. بە نمونە لە هیچ مفاوزاتێکە لە هیچ سەردەمێکە هەر چوار دەوڵەتەکە داگیرکەری کوردستانن تاران بەغدا ئێستا لە بەغا ڕەنگە نەڵێن داگیرکەر بڵێن چکە هاوبەشمانن هەرچەندە هاوخەممانن و ئەنقەرە و دیمەشق تەمەشاکەن با لە بەغاوە دەست پێ بکەین. بەغا ئێستا وڵاتێکی بەهێز و سەربازی نییە. بەغا وڵاتێکە ئێستا بۆ خۆی کۆمەڵێک کێشای هەیە کۆمەڵێک مەشاکلی هەیە. سووریا بینیمان لە چ بار و زروفێکایە ئێستا و تاران لە چ قۆناغێکایە و ئەنقەرە لە چ قۆناغێکایە کەواتە ئێستا مەترسی کەمتر لەسەر پرۆسەی ئاشتی هەیە. چکە وەکو باسم کرد لە ساڵی 1970 دەوڵەتی تورکیا قەتحی بڕیاری داوتی نابێ عێراق لەگەڵ کورد ڕێک بکەوێ. یعنی قەتحی ئەوە یاداشتەکان هەیە مثلەن باس کراوە کە دەوڵەتی تورکیا تێکی دا و نەهێژ ئاشتێکە سەر بگرێ. بەڵام ئێستا لە بەرامبەردا چ پایتەختێکی داگیرکەری کوردستان ئەتوانێت قەتحی لەگەڵ تورکیا ئەمە ڕێک بخاو بڵێ نابێت و لەگەڵ ئەو پارچەیە ڕێک بکەوی. ئێستا بینین بەتایبەت لە ئێستاە ئەم ساڵ نەورۆزی ئەم ساڵ 2025 بینیمان کورد جوگرافیان نەورۆزی کردەوە. ینی هەموو جوگرافیای کوردستان نەورۆزی لێکرایەوە. ئەمە لە هیچ سەردەمێکە ئەمە نەبووە بەڕاستی. ئەمە لەلایەکی تر لە ڕووی تەوەجوهی نێودەوڵەتیەوە لە دوای هاتنی ترامپ و ئەوانە قۆناغێکی تازە هاتوۆتە ناوچەکە بەڕاستی ئەو قۆناغێکە شتەکان حەسمەکە. یعنی تورکیاش وەکو دەوڵەتێک ئەزانێت ترامپ دیموکراتەکانی ڕابردوو نییە قەرارەدا قەراریشیدا جێبەجەیەکە و بینیمان لە سووریا چی کرد لە لبنان چی کرد لە فەلەستین و ئیسرائیل چیان کرد چۆن شتەکان حەسمەکەن ینی ڕۆژگاری حەسمکردنە چۆن لە باشەکەشوان ینی بەڕاستی باسی ئاهەنگەکانی نەورۆزت کرد ئەگەر وەکو هەنگاوێکی ئەرێنی و باش بیبینی دەردۆخان خۆشی بۆ یەکەم جار بەشداری ئاهەنگەکانی نەورۆزی کرد. ینی لە دەرەنجامی ئەم گفتوگۆیی من و بەڕێستانە لەسەر کۆی پرۆسەی ئاشتی و لەسەر کۆنگرە و لەسەر سەرجەم ئەم هەنگاوانەی کە نراون بۆ سەرگرتن و بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی لە تورکیادا لە ئێستادا وەکو وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان ئەڵێت چاوەڕوانی وەڵامێکی ئەرێنین لە دوای کۆنگرە لە پارتی کرێکارانی کوردستان. پارتی کرێکارانی کوردستان پێشبینیەکەن بەڕێستان چ وەڵامێکی ئەرێنی تورکیا باتەوە؟ وازەحە ڕوونە پارتی کرێکاران پەیامەکەی ئاشکرا بوو پەیامەکەی بزەبت جێبەجێکردنی داخوازیەکانی بەڕێز ئۆجەلان بوو. لێرە بەدواوە دەبێ ئاکانفیدان و ئەوانی تر دەبێت جوابی وڵامی داخوازیەکانی کورد بدەنەوە. ئەوە ئەوانن دەبێت جواب بدەنەوە. تەسەورەکەم جوابی شەدەنەوە لە بەرەوەی بە هەموو ئەو عامل مساعدانەی کە باسم کرد باشە بێت. زۆر باشە. بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان سوپاس کە کاتی خۆت پێبەخشین. سوپاس بۆ وەڵامی پرسیارەکانمان. پرسی ڕۆژتان پێشکەشکرا بە هیوای ئەوەی کە وەڵامی چەند پرسیارێکی ئەوماندا بێتەوە تا کاتێکی کە خواتان لەگەڵ بێت.